گەنج سەرمایە و هێزی گۆڕانکاری و داینامۆی گۆڕانکاریە و زۆر کاری پێدەکرێت هەمیشە ئەو کۆمەڵگایانی کە بەرەو پێش چوون سوودیان لەو سەرمایە گرنگە بینیوەوە لە زۆرێک لە بوارەکاندا پێشکەوتون جیاوازیان هەبوو لە هەموو ئەو وڵاتە دۆکەوتوانەی کە گەنج تێیدا هەلی کاری نییە پشتگێ خراوە سەرتایترین مافەکانی بەدەست ناهێنرێ و گرنگی بەتوانە و بەو بەهرانە نادرێت کە ئەم گەنجانە هەیەە لە بوارە جیاوازەکاندا ئەمە ژۆی کردووە کە وڵاتانێک وەک وڵاتانی ئێمە نەتوانرابێ گەنجەکانی وەکو خۆی لە شوێنی خۆیاندا کاریان هەبێەوە ڕووبکەنە وڵاتانی تر و کۆچ بکەن بەرەو وڵاتانی تر و ئەو توانە و بەهرانێک کە هیانە لەوێ بیبەخشنەوە بەداخەوە کە نەمانتوانیوە بە تەواوەتی سوود لەوە بینی بەڵام ئێستاش ئێمە بێهیوانین بگومان چەندین گەنجی بەتوانامان هەیە لە کایەکانی کۆمەلگادا دەرکەوتون و کاری گەورە و گۆڕانکاری گەورەیان پێدەکرێت بگومان ئەمە تەوەری دومی ئەمڕۆمان دەبێ و بە فراوانتر باس لەم بابەتە دەکەین بە میوانداری عادلەیزەت چالاکوانی بواری گەنجان و کاندیدی کۆمەڵی دادگەری لە لیستی 147 لە بازنەی پارێزگای هەڵەبجە بەخێر بێت کاک عادل. کاک عادل با باسێک لە تەمەنی گەنجی بکەین بەچی تەمەنێکە وترێ گەنج وەکی ئەگرێتەوە دواتر بێنە سەر پرسیارەکانی تر. بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان زۆر سپاس بۆ ڕەخسانیان دەرفەتە خۆشحاڵم پاش ماوەیەکدا بڕان بە دیداری ئەوەی ئازیزدانار و چاوەڕیانم لە کۆنتترۆل سلااو ڕێزمەیە بۆیان دیارە گەنج پێناسەی جیاوازی بۆ ئەکرێت بەڵام بە بڕۆی من گەنج لەو ساتەوە دەست پێکا کە تۆ دەسەکەیت بە جوڵە و دەسەکەی بە هەر کارێکە بتەوێت ئەم کارە ئەگەر بێت و بەرهەمدار بێ یاخواانە خواستە پێچەوانەی ئەو بابەتانە بێ کە سوود بە کۆمەلگا ئاگەێنن گەنج لای من لەو کاتەوە دەست پێکات کە پێێنیتە قۆناغی کاری ئیسلامی و دەتەوێت جوڵەیەک لە کۆمەلگادا بکەی کە خزمەت بە کۆمەلگا بکات ئەمەش کە سەرەتاکەی بە جوڵە و بە کاری زۆر جوان و پێشکردنی کۆمەڵی بابەتی گرنگ بۆ کۆمەلگا دەست پێکات. کاک عادل هەمیشە و ئەنی بەردەوام لە ڕابردوودا لە شەڕەکاندا لە پێشکەوتنی کۆمەلگادا گەنج ڕۆڵێکی زۆر باشی گێڕاوە ینی توانوێتی ئەو گۆڕانکارە گەورانە دروست بکات. هۆشیاری گەنج خودی خۆی بتوانێت ئەم گۆڕانکارە دروست بکات نەیەڵێت دەسەمەوە بکرێت نەیەڵێت کەسێک لایەنە دیکە ئەو ڕۆڵە باشێکە هەیەی ئەو توانە باشی هەیەی سەرکوت بکرێ بۆیە تا چەند گرنگە خودی گەنج خۆی هەوڵدات بۆی کە گۆڕانکاری گەورە دروست بکات. ئێمە گەر بۆ هەر بابەتێک کە بمانەوێت گرنگی پێ بدەین یا بە گرنگی کۆمەلگای بڵێن دەگەڕێنەوە بۆ سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر سەرنجودا بێت ئوسامەی کوڕی زەید تەمەنێکی زۆر کەمیە بێت ئەو کاتێک کە نزیکە بێتەوە لە کۆتاییەکانی تەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە نێو ئەو هەموو هاوڵە پایە بەرزەی کە هەبووە لە مەدینەدا کە ئەبوبەکری سیدیق ئیمامی عومەر عەلی کوڕی ئەبوو تالیب ئیمامی عوسمان و دەیان هاوڵی تری پایە بەرزی تیا بووە ئوسامە لە تەمەنێکی کەما ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتە سەرکردەی سوپایەک کە کۆمەڵێک کەڵە پیاوی گەورەی ئیسلامی تایە و بڕیاری ناردنی ئەدات بۆ فەتحکردنی کۆمەڵێک مەملەکەت کە ئەو کاتە لە ژێردەسەڵاتی ئیسلامیدا نەبووە لە دوای پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وسەلام تەبعاً ئەو کاتێک کە پێغەمبەری خوا بڕیارەدات هێشتا سوپاکە بەڕێ نەکەوتووە دواتر کە پێغەمبەری خوا وەفات دەکات ئەبوبەکری سیدیق هەمان ئەو بڕیارەی کە پێشتر پێغەمبەری خوا داوەتی عەلەیهی سەڵات وسەلام کە ئەم سوپایە ئەوەی بڕات و ئەم گەنجە سەرکردایەتی بکات هەمان ئەو بڕیاری جێبەجێکردنیەدا تەمەەن ئەو کاتە کۆمەڵێک هەڵگەڕانەوە لە جیانی ئەو کاتی ئیسلامی سەری هەڵدا بەتایبەت لە ناوچە عەرەب نشینەکان ئیمامی عومەر زۆر حەزر لە بابەتەکە کە بە ئەبوبەکری سیدیقە فەرموێت تۆ ئەم سوپا مەنێرە ئێمە سەر لێرە وەزعمان زۆر باش نییە بەڵام ئیمامی ئەبوبەکر بڕیارەدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە سوپاکە بنێرێ بە سەرکردایەتی ئوسامی کوڕی زەید کە خوار تەمەنی 18 ساڵە بێت و فتوحاتێکی زۆر باشەکەن و ناردنی سوپاکەش خۆی بۆ خۆی ئەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ ئەو کاتی مسلمانان لە مەدینە و سەرەتای ئیسلام کە لە دوای وفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوبەڕووی ترس و ئەگەرێکی زۆری هەڵگەڕانەوەی چوار دەورەکەیان بووە ئەمە دەرخەرێکی سەرەکی و فەرمی ئەوەیە کە گەنج لە ئیسلامدا بە یەکێک لە بناغە داڕێژەرانی جوڵانەوەی ئیسلامی دانرێت لە هەر سەردەمێکە ئەوەی بە گەنجەکرێت ڕەنگە بە کەسێکی تر نەکرێت چکە گەنج هەر کەسێک ئەچێتە تەمەنێکی
با بڵێن بە تەمەنبوون یا کە ئەچێتە پیری سەرتا بە گەنجیا تێپەڕیوە ئەو توانایی لە گەنجا دەکرێت سەر بکرێت و پێشکەش بکرێت یا خزمەتی پێ بکرێت بە خەڵکی تر ڕەنگە ئاسان بەردەست نەبێت. ئەمەش تەنها و تەنها فاکتەری سەرەکی ئەوەیە کە ئەم گەنجە سەرەتا ئەگەر بێت و بە باگراوندێکی ئیسلامی یا بە پەروەردەیەکی زۆر جوانی ڕەسەنایەتیا بڕوە لا بدرێ لەو بارودۆخانەی کە ئێستا ڕوبەڕووی کۆمەڵگەی ئێمە بووەتەوە بەداخەوە. ئەگەر بیاینەوە بۆم سەردەمەی خۆمان ئێمە دەسەڵاتێکمان هەیە لە کوردستاندا کە ئەوەی حسابی بۆ نەکا گەنجانە بە هەزاران گەنجی ئەم وڵاتەی ئێمە تەنها ئەمە من کۆمەڵێک داتامان لە بەردەستە تەنها لە 4 ساڵی ڕابردوو نزیکە بێتەوە لە 40,000 گەنجی ئەم وڵاتەی ئێمە کە لە تاو نادادگەری ئەم دەسەڵاتە گەندەڵ و بێسەروبەرەی کە لەم وڵاتی ئێمە هەیە وڵاتی بەجێهێشتووە. کەوا بوو گرنگە گەنج بە باگراوندێکی پەروەردەی ئیسلامی پەروەردە بکرێت خزمەتی کۆمەڵگاکەی خۆی بکات ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە کۆمەلگایەکی تەندروست و بەهێز لە وڵاتەکەمانە دروست بکەین. کاکعادل باسێکی واقعی کوردستان بکەین. ئایا هەموو گەنجان سەرڕای ئەو بارودۆخە سیاسی و ناهەمواری کە باست لێوە کرد توانیویانە هەندێک کاری گەورە بکەن و توانەکانی خۆیان دەربخەن لە کۆمەلگایە؟ هەموو گەنجەکانمان ئێمە لە کافتریاکانەیان بێ ئیشنیان لەسەر شەقامەکانە ئەگەڕێنیانە تا چوون بۆ ئەوروپا و هیچ گەنجێکمان نییە کە کاری گەوری کردبێ و توانی بێتی گۆڕانکاری بکات لە کۆمەلگای کوردەواریە. ڕاستفەر خۆی ئەگەر سەرنجدا بێ وانیاخان کۆمەلگای کوردەواری بە تایبەت ئەم کوردستانی ئێمە تیاژین جیاوازیەکی هەیە تەنانەت لە پارچەکانی تری کوردستان. گەنجانی ئەم وڵاتەی ئێمە بەشێکی هەرە زۆریان ڕوو لە خوا و ڕوو لە سەنتەرە ئاینیەکانن لە کوردستانە دوای ئەوەی کە دەسەڵاتیان بۆ دەرکەوتووە کە دەسەڵات بەڕاستی دۆستی گەنجانی ئەم وڵاتی ئێمە نییە ئەمانە ڕویان کردوێتەوە سەنتەرە ئاینیەکان سەنتەرە پەروەردەیەکان. ئێستا دەسەڵات گەنجی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە. بەشێک لەم گەنجانە کە خوێندن تەواوەکەن یا لە کۆمەلگادا ئیتر کاتی ئەوەیە ژیان دەست پێ بکەن بە شێوازێکی فەرمی وەکو تاکی خۆیان قۆناغەکانی خوێندنیان بڕیوە دەسەڵات لە بریەوەی بێت هەلی کاریان بۆ بدۆزێتەوە بکوژی ئابووری بەرامبەری ئەمانە بەکارێنێت. بکوژی ئابووری بۆ مانایی کە دەرفەتی تەنها و تەنها هێزی چەکداربوونیان بۆ ڕەخسێنێت لە هێزە چەکدارەکانی هەردوو جوود دەسەڵات یاریمی کوردستان کە ئەم گەنجانە دەبێت یا ببنە چەکداری ئەمانە یا نەبوونی کار نەبوونی ژیانێکی تەندروست لە کۆمەلگا چاوەڕێیان بکە. لە کوردستانی ئێمەدا ئەلحەمدولیلا گەنجانی ئێمە من خۆم وەکو هەڵەبجە خۆم لە شاری هەڵەبجە و لە بازنەی هەڵەبجەم با بڵێن لە خوڕماڵ و سیروان ئەگەر سەرنجودا بێت بەشێکی زۆری ئەم گەنجانە ڕویان کردووەتە بابەتە ئاینیەکان. تەنانەت من لە یەکێک لە سەنتەرەکانی خۆمان لە هەڵەبجە ئاگادارم کە کۆمەڵێک خەڵکی تایە ئەمانە پێشتر سەر بە لایەنی تر بوون یا بڵێن نزیک کەسوکاریان خەڵکی ئەسڵەن دەسەڵاتدار و نزیکن لە دەسەڵاتەکانی تری با بڵێن هەڵەبجە بە بێناوێنانی هیچ لایەنێک بەڵام بۆیان دەرکەوتووە کە تاکە هۆکاری مانەوەیان لە کۆمەلگادا بە تەندروستی گەڕانەوەیە بۆ بابەتە ئاینیەکان بۆ سەنتەرە پەروەردەیەکان. من کۆمەڵی دادگەری ئێستا لە کوردستاندا ئەگەر سەرنجودا بێت تەنها لەو سەنتەرە پەروەردەیەکانی نزیکە بێتەوە لە 30,000 فێرخواز ئێستا خوێندکاری کۆمەڵی دادگەریە بە بێ بەرامبەر و بابەتە پەروەردەیەکان لە کۆمەڵی دادگەری لە سەنتەرەکانی پەروەردەیی کۆمەڵی دادگەری وەرەگرێت. بەڵام باسێری لایەنەکانی دەسەڵات یا ئەوانەی تریش کە لە بندستی دەسەڵاتەوە هەڵقوڵاون و خۆیان بە فریادڕەسی کۆمەلگا ئازانن بزانین ئەمانە چیان بۆ گەنجان کردووە تاکە بابەتێک کە ئەمانە گەنجانی لەسەر کۆ بکەنەوە گۆرانی و هێنانی کۆمەڵێک نازانم سەرقالکردنی گەنجە بە بابەتێک کە ئەمانە تەنها گەنج بەلا ڕێدا بە گەنجی وڵاتی ئەمەش الحەمدوللا زووتر ئەمانەی ناسیوە. ئەگەر سەرنجودا بێت ئێستا خەریکە خۆری ئەمانە پشتیوان بەخوای پەروەردگار لە ئاوابووندایە چکە گەنجی کورد گەنجی وڵاتی ئەمە زۆر زۆر لەوە هۆشیارترە بەمانە بخەڵەتێت. زۆر باشە کاک عادل ئاماژەت بۆ کرد بۆ کۆمەڵی دادگەری ڕۆڵێکی باشی گەڕاوە لە پەروەردەکردنی گەنجان لاوانی تازە پێگەشت و ئەمەی بۆچی ئەگەڕێتەوە ینی ئەم باگراوندە کارکردنی بۆچی ئەگەڕێتەوە کە ئەوێت بەدەل لە بابەتە سیاسیەکان و پرسە سیاسیەکان و بابەتانی کە گرنگن بۆ کۆمەلگا ینی بیری لای گەنجانە بیری لای منداڵانە بیری لای لاوانی تازە پێگەشتووە بۆی کە بەرەو ئاقارێکی دیکە نەڕۆن وە تا چەند گرنگە ینی ئەم گەنجانش وشیارێکی وایانە بێت تێگەشتێکی وایانە بێت
مناڵم پشتگیری بۆ منە کۆمەڵی دادگەریکە لەبەری کە بەشار لە شازەکان پەرودەی بەڵام پشتگیری جەمعی بکەن کە ئەبینێ خزمەت بە کۆمەلگاکە ئەبینێت لە ڕابردوویەکی پاکی هەیە ئەمیشۆ بەردەوام کاری کردو بۆی کە کۆمەلگایەکی سەقامگیر گەنجێکی تازە پێگەشتووی دینداری ڕوو لەخوا دوور بێت لە هەموو بابەتە نائەخلاقیەکان ئەمە تا چەند گرنگە ئەم گەنجانە بامان شێوە لە کاتێک پرسێک شتێک دێتە پێشەوە پشتگیری لەم جەمع مسلمانانە بکەن. کاک دەنەر ئەگەر سەرنج جودا بێت لایەنێک زۆر گرنگ بێت لایەنی پەروەردەیە بۆ گەنج کۆمەڵی دادگەری هەستی بەو فراغە گەورەیە کردووە کە لە کوردستاندا لە ماوەی ڕابردوودا هەبووە ئێمە ئەگەر سەرنج جودا بێت لە دوای ساڵی 2023 کە کۆمەڵ بە فەرمی دەستی کردەوە بەکاری سیاست و بانگەواز و بابەتە چەکداریەکەمان ئەو کاتە دوایەوەی دەسەڵاتی بە ئەسر ڕووخا بڵێن بە جۆرێک بابەتی چەکداری کۆمەڵی دادگەری دانراوە بۆ ئەو کاتێک کە پێویست بکات لایەنی گەنج بەلای کۆمەڵەوە زۆر گرنگ بووە چکە لە ڕاستیا زۆر جارباسی شۆڕشەکرێت شۆڕشی خۆپیشاندان یا شۆڕشی خەباتی چەکداری بەڵام لە پێش ئەم شۆڕشانە بەڕاستی شۆڕشێک گرنگە کە لە فیکر و ئەندێشەی تاک بە تاکی کۆمەلگادا بکرێت کە ئەمەش بە شۆڕشی پەروەردەیی و شۆڕشی فیکریەکرێ ئەگەر گەنجێک پەروەردە کرابێت لەسەرەوەی کە دەسەڵاتێک پارەی پێدا یا وەکو چۆنەڵی لە کۆتاییەکانی بڵێن دنیادا چۆن دەجالیەت و کۆڵێکی پێ و هەر شت پێداویستێک و پێبێ بۆ جێبەجێیەکات تەنها بە ئاقاری ئەوەی کە تۆ بەلاڕێدا بەرێت گەنجی ئەم وڵاتەی ئەمە ئەگەر فێر بکرێت کە ئەمانەی ئەم پارانە ئەبەخشن بە خەڵک تەنها بۆ ئەوەیە کە چاواشەیان بکەن ئەگەڕێتەوە بۆ باگراوندە ئەسڵەکەی خۆی کە مرۆڤ بوون و خزمەتکردن بە کۆمەلگا من یەک نمونە و پێڵێم بەڕاستی زۆر کاریگەری لەسەر خۆم کرد لەم چەند ڕۆژەی پێشوو لە ماڵێک سەرۆکی خێزانەکەوتی فلانە لایەن ناوەکەیشی پێوتم هاتوون 1 ملیۆن دیناریان بۆیە ناوین وتوانە لە بەرامبەر خۆت و خێزان و ئەم دوو مناڵەت کە کوڕێک و کچێکیە بوو دەنگ بە ئێمە بدەن بەس ئەم لایەنە ئەلمانین وتی من خۆم سوێن بەخوا وتومە با بزانم کوڕەکە مەڵێکی نەجوابم کردوون نە ئۆکەیم بۆ کردوون وتمە بە فلانە کەسێک کوڕم قسە بکە کوڕەکەی کە قسەی کردبوو وتبووی ئەو دەنگەی کە ئێوە بە 1 ملیۆن دینارەتانەوە کەرامەتی منی پێ بکڕن لە شاری هەڵەبجا من دەنگ بە لایەنێکی ئەلمانی بدەم کە ئەوەی خوا پێی ناخۆش بێ بەرامبەر بە گەنج و بە دابوونەریت و خوڕەوشتی ئەم وڵاتە لە ڕێی خۆتان و کەناڵەکانتان و ئافرەتە بەناو مۆدێلەکانتان و ئەو بابەتە لە پای ئەوە وەرگرت وتی ئەو بابەتە بەڕۆشتیانەی کە ئێوە لە کۆمەلگا کردوتانە چەنەها بە سەدان ئافرەتی لەش فڕۆشتان لە وڵاتانی تر هێناوە تەنها بۆی گەنجان بەلاڕێدا بەرێ وەڵاهی ئەو ئایلەیە کۆمەڵ نەبوون بێلایەنن هیچ لایەنێک نین وتی کوڕەکەم وتوێتی بە فلانە کەس و بەوانەی لەگەڵا بوون من ئەو ملیۆن دیناری ئێوە خەمە ژێر قۆنەرەکانی فلان کەس لە کۆمەڵ یا کایندەکانی کۆمەڵی دادگەری و بە بەلاش دەنگی خۆمیان پێدەم بەس بۆی بزانم کە بەهاو قیمەتی مرۆڤ بوون لای خەڵکی مسلمانە نەک ئێوە کە بە پارەتانەوێ هەست و شعوری خەڵکی بکڕن ئەگەر گەنج پەروەردە بکرێ بە باگراوندێکی ڕەسەنی پەروەردەی ئیسلامی کوردی ئەوە وەڵامەکەی بێ بۆ لایەنێک کە دەیەوێت دەنگ و مافی بەپارە بکرێت کاک عادل ئێستا لێشاوێکی میدیایی زۆر بەهێز هەیە بۆ بەرامبەر بە گەنجان وابینین هەموو ئەم میدیانەش بە پارەی نەوت و بە لایەنگری کۆمەڵێک دەست بەڕێوە ئەبرێن کە کاریگەری نێرێنیان هەبووە لەسەر گەنج و بەڕێزیشتان لە میدیا زۆر کارتان کردووە باسێک لە گرنگی میدیا بکەن ئێستا تا چنێک پاڵپشتی گەنجی کردووە و بەچی ئاقارێکیا بردوتوانیوێتی گەنجەکانی ئێمە پێ بگەێنیان زیاتر بیان ناسێنێت خۆی یەکێک لە بابەتەکان کە بەلای کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی بڵێن پێشتر بە ناوی کۆمەڵی ئیسلامی و زۆر گرنگ بووە ڕاگەیاندن بووە بەڕاستی ئەگەر ئێوە سەرنجتان دابێت هەرم کەناڵی پەیامەی کە الحەمدوللا ئێستا بەرهەمێکی باشی هەیە و کەناڵی بانگەواز و تەلەڤیزیۆنەکانی کۆمەڵ و ئەمانەش هەر بڵێن لە سایی کۆمەڵی دادگەری ئێسەدا خزمەت بە کۆمەلگاکەن سەرەتاکەی لە سەردەستی کۆمەڵی گەنج کە سوپاس بۆ خۆی پەروەردگار و پاش فەزڵی خۆی پەروەردگار بنیاد نراوە من بیرمە وەک خۆم ئێمە تقریبا 4-5 ساڵێک بوو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵی شمانە کرد کاتێک کە بڕیاری تەشکیلکردنی کەناڵی ئاسمانی پەیامدرا یەکەم بابەتێک کە بەلای ئێمە وەکو کۆمەڵ گرنگ بوو بابەتی خزمەتکردن بوو بەلایەنە پەروەردەیەکەی کۆمەلگا ئەگەر بیرتان بێت پێش ئەوەی کەناڵی ئاسمانی پەیامدا بنرێت لە کوردستانی ئێمەدا لە کەناڵەکانی لە کەناڵە ئەلمانیەکانە دەرکەوتنی خوشتێکی لە چک بەسەر بۆکو یادگاری وا بوو ئەکرا یەکسەر
تۆ ڕۆژەکەی تۆمارکەی بڵێ فلانە ڕۆژ لە چک بەسەرێک لە فلانە کەناڵی یەکێتی یا پارتی دەرکەوت. بەڵام سوپاس بۆ خۆی پەروەردگار کۆمەڵی دادگەری ئەم ڕێچکەی شکان یەکەم کەناڵی ئاسمانی پەیامی پێشکەش بە کۆمەلگا کرد کە ڕەمزی ئیسلامی بوونی کۆمەلگای جارێکی تر بە جیهان ناسانەوە. من بیرمە سەرتا پەیام تەبەن لە هۆتبێرتە بوو واللهی ئەلو کۆنتترۆڵی کە ئێستا لە قاتی سێمی کەناڵی پەیامە ئێمە کارمەند لێوێ بووین تەلەفۆنمان بووە هات لە ئەوروپا بینەری پەیام بوون ئەیانوت وڵی پێشەوەی پەیام دابنرێت ئێمەوە مانەزانی تەواوی میلەتی کورد لەگەڵ ڕێز و احترامم بۆ ئەو خوشکە بە ڕێزانەی کە پابندی ئاینی پیرۆزی ئیسلامن بەڵام بێ لە چکن ئەیانوت پێمان وا بوو کە تەواوی میلەتی کورد یەک لە چک بەسەری تیان نییە یا ئەیانوت ئەسن بانگلێدان لە کەناڵەکانە هەر بڤە بوو دەرکەوتنی مامۆسایانی ئاینی لە کەناڵە ئەلمانیەکانە لە کوردستانە بە یادگاریش نەئەبینرا تەنها لە مانگی ڕەمەزانان چەند بەرنمەیەکی کەمیان پێدان ئەویش بۆ بابەتە فقیەکان ڕۆژوو بەچی ئەشکێ دەستنوێش چۆن ئەگیرێت چۆن ڕۆژوو ئەشکێنرێت ئەو بابەتانەی کە بابەتی فقی بوون ئەمە تەواوی ئەو دەرکەوتنانە بوو کە خەڵکی مسلمان لە کەناڵە ئەلمانیەکانی ئەوانەوە و کاتە بۆی هەبوو دەرکەوێت. سوپاس بۆ خۆی پەروەردگار کۆمەڵ هەر لەو کاتەدا دەرچی بەم مەترسیە گەورەیە کرد ئاوڕێکی گەورە و جددیدایەوە لە کۆمەلگا پشتگوێ خراوەکەی بەدەستی ئەلمانیەکان. سوپاس بەخوای گەورە کە دوایەوەی کەناڵی ئاسمانی پەیام یەکەم کەناڵی ئیسلامی کوردی بوو لە کوردستان دامەزرا فەزایەکی فراوان ڕەخسێنرا و تەنانەت نووسەرەکان کە ئیسلامی نین یا باگراوندێکی ئەلمانیان هەیە وتیان کە لە دوای کەناڵی پەیام مینبەرێکی ئازاد کرایەوە کە تەنانەت ئێمەش کە سەر بەدەسەڵات نەبووین لەم کەناڵی ئێوە توانیمان دەنگ و ڕەنگی خۆمان بگەێنین. ئەمە بووای کرد لە نووسەران لە بەشێک لەو نووسەرانە کە لە خۆپیشاندانەکانە هاواری ئازادیانە کرد و دواتر ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەریشان لەگەڵ ئێمە ئیسلامیا دووپاتە کردەوە. کەوا بوو گەنج ئەگەر بێت و بواری بۆ بڕەخسێنرێت ئەو گەنجە نابێت کە دەسەڵات چێژی لێ ببینێ کە بتوانێت بە مادەی هۆشبەر و تلیاک و ئەو بابەتانەی کە بەلاڕێیا ئەبرێت گەنج بەلاڕێدا ببرێت. گرنگی گەنج بگەڕێتەوە بۆ سەنتەرە پەروەردەیەکان و بەو شێوازەی کە پێویستە خزمەت بە کۆمەلگا بکات. ئینشاءڵڵا کاگادەمە کەمە دوا پرسیار بەڕێستان کاندیدن لە لیستی کۆمەڵی دادگەری کە ئینشاءڵڵا ئەگەر چوونە پەرلەمان پێویستە لە پەرلەماندا چی بکرێت بۆ گەنجان یاخود بڵێن پرۆژەی ئێوە چیە بێت بۆ گەنجان کە بتوان خزمەت بە گەنجان بکەن. بابەتێک لای ئێمە زۆر گرنگە و بەتایبەت خۆشم تەبەن پەرلەمان بابەتێکە کە پشو درێژی ئەوێت لەگەڵ یەک یاسایەتۆ مامەڵە ناکەیت ڕۆژانە ڕووبەڕوو ئەبیتەوە بەردەوام یاسایەتە بەردەست ئەسەن بابەتێکێتە بەردەست کە قسەی لەسەر بکەیەوە قسەی ڕۆژە. بەڵام ئێمە و بەتایبەت ئەم برابچووکەتان ئەوەی کە بەلامەوە گرنگە پاراستنی شوناسی ئیسلامیە بەتایبەت لەو دەڤەرەی کە ئێمەیتیایە. چکە ئەگەر ئێمە بتوانین شوناسی ئیسلامی بپارێزین ڕێگە نەدەین بکەوێتە مەترسیەوە دەسەڵات ناتوانێت دەسەڵات ناچارەکەین کە ئەگەر بۆ سیاسەتیش بۆ نوێژی سیاسی بۆ چاو بۆ خۆڵکردنە چاوی خەڵکی بکات لە جیاتی ئەوەی دەرگای مزگەوتەکان داخە. سوپاس بۆخوا ئێستا ئێمە ئیش لەسەر پاراستنی شوناسی ئیسلامیەکەین و بە ڕۆح و بە گیانیش هەوڵە دێن بەرگری لەو شوناسی ئیسلامیەمان بکەین چکە ئەگەر شوناسی ئیسلامیمان پاراست کۆمەلگایەکی تەندروستمانە بێت دەتوانین کۆمەلگاکەمان تەنها و تەنها بە باگراوندی ئیسلامی پارێزین. ئەوەش کە ئێستا لە وڵاتی ئێمەیان نەقسە و خەڵک پێی پێ نەبردووە نەبوونی باگراوندی مرۆڤی دیندار و شوناسی ئیسلامیە لە کایە گرنگەکانی ئەم وڵاتەدا. چکە مرۆڤ ئەگەر موسڵمان بوو ترسی خوای پەروەردگاری لە دڵدا بوو لە پێش دەستەی نەزاهە و ئەو بابەتانەی کە خۆیانی پێ خەڵەتێنن لەخوا ترسێت و ناتوانێت دزی لە کۆمەلگاکەی بکە ناتوانێت کۆمەلگاکەی بەرەو بەدڕەوشتی و بەدەخلاقی بەرێ ناتوانێت گەندەڵی بەسەر کۆمەلگاکەیەوە بکە. ئەگەر مرۆڤ لەخوا ترسان تەنها بەوە نییە بڵێ من مسلمانم لەخوا ترسان بەوەی ئەگەر سەرۆکایەتی حکوومەتی لە ئەستۆ گرت سەرۆکی هەرێم بۆیت ڕێگا نەدەی یەک نەفەری مەعاشخۆری وڵاتەکەت نزیک 40 ملیۆن دینار قەرزی لە لای تۆ بێت و ڕوویش و هەبێ بێتە سەر تەلەڤیزیۆنەکان و بانگەشەی لەخوا ترسان بکەیت. ئەگەر بێت و مرۆڤ لەخوا ترسا دەسەڵاتی گرتە دەست دەسەڵاتی پاراستنی دەسەڵات و خزمەتکردنی بە خەڵکی بە دین و بە مای بەدەستێنانی قیامەت و دواڕۆژی خۆی ئەزانێت. بەشداری خەڵک بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنە جیاوازە بینین ڕای جیاواز هەیە پامە چیە بۆ دەنگدەران
ئێمە زانین هەندێک کەسمان هەیە ڕەنگە دەنگ نەدەن، هەندێک کەسمان هەیە ڕەنگە پشگیری مسلمانان نەکەن، هەندێک کەسمان هەیە کە خۆشبەختانە هاوکاری کاندیدەکانی کۆمەڵن بنمونە و یان ئەو لایەنانی کە حزبەت ئەەکەن. پامت چییە بۆ دەنگدەران بەگشت؟ من بە دەنگدەرانی موسڵمان ئەوانەی کە تەنانەت لە شاری هەڵەبجە ئێمە کۆمەلە دەنگدەریشمانەیە کە کاکەین من دڵنیا متمانە بە ئێمە دەن تیانایە و توێتی پاراستنی شوناسی ئیسلامی هەڵەبجە ینی پاراستنی ئەخلاق و خوڕەوشتی منداڵەکانی ئێمە. من پێم ئەوەیە دەنگدەرانی ئازیز کۆمەڵی دادگەریان لە هەڵەبجە و لەسەر جەمشار و شارۆچکەکانە بینیوە سنتەرە پەروەردەیەکانی ئێمە ئازانن یەک شتیان بیرێهێنمەوە لە ساڵی 2023 کە ئێمە هاتینەوە هەڵەبجە لە دوای موشکباران دەرس خوێندن لە مزگەوتەکان بڤە بوو. یەک قوتابی بچواتە مزگەوتێک قۆڵیان نەگرت یا مامۆساکە یا باوکو دایکیان دەستگیرە کرد. ئەوە بەرهەمی کاری ئیسلامی و بەشداریکردن لە کایە سیاسیەکە بوو کە ئێمە توانیمان ئەم هەمووە خزمەتە بە کۆمەلگا بکەین کە نزیکە بێتەوە زیاتر لە 50,000 تا ئێستا فێرخواست زۆر لەوە زیاتر ڕووی لە سنتەرە پەروەردەیەکانی ئێمە کردووە. ئەگەرەتانەوێت ئەم بابەتە پەروەردەیانی کۆمەڵی دادگەری بەردەوام بێت، پشتیوانی کۆمەڵی دادگەری بن لە شاری هەڵەبجە و مەهێڵن شوناسی ئیسلامی شارەکەمان لە دەست بدەین. دەستخۆش بێت. سپاس بۆ عادلیزت چالاکوانی بواری گەنجان. سپاس.